بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام لە نزیک بوونەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و داغەڵبوون بەم مانگە مبارەکە لەم بەرنامە ئازیزەیە بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە. ومێدەوارم ئەمەڵقانەی بە تایبەتی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێشکەشتان یەکەین جێگەی ڕەزامەتی خۆی گەورە بێت و ئێمە بەدڵ لەگەڵ ئەم مانگە پیرۆزەیە بین و هەر کاتێک فرمودێکی خۆی گەورە و فرمودێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەوعیزە و ئامۆژگاریەکی ئیمانی لەم مانگەیە وەرەگرین بە گوێی دڵ بیبیستین و کاری پێ بکەین ئینشاءالله. چونکە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خەزێنە گەورەکەی ساڵە کە جاری یەک جار لە ساڵێکە ئەم فرسەتە دووبارە بێتەوە بۆ ئێمەی موسڵمان ئەگەر خواتە منمان بات. هەر بۆیە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعایان کردووە پاڕانەوە کە خوایە واتە 6 مانگ پێش مانگی ڕەمەزان ئەپاڕانەوە یا ڕەبی خوایەکیان اللهم بلغنا ڕەمەضان بمان گەێنە لە مانگی ڕەمەزان کەواتە خەزێنە و گەنجینەیەکی زۆر گەورە لە مانگەیە شاراوەتەوە. ئێمە لە سەرەتای مانگەکەین و بەرنامەکەشمان هەر بەم جۆرەیە. هیوادارم ئینشاءالله بتوانین ئەم مانگە حەقی تەواوی ئەم مانگە بدەین و خۆی گەورە ئەو فەزڵ و گەورەیەمان پێ ببڕێت و ئەو بەرەکەتە بڕێژێ بە سەرمانە کە ئەجرە گەورەکەی مانگی پیرۆزی ڕەمەزانمان دەستگیر بێت ئینشاءالله. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستان حەزمان کرد بۆ سەرەتایی بەرنامەی ئەم شەومان و بۆ ئەم سەرەتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئێمە لە ناو مانگە مبارەکەی ڕەمەزانە ئابین و بۆ پێشوازی لەم مانگە مبارەکە حەزمان کرد بچینە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا مەلا فاروق ئیمام و خەتیبی مزگەوتی قەرداغ و لە خزمەتیا بین کاتێکە هاتین بۆ دێی گەڕەزیل و لەو دێ خۆشەویستەیە کۆمەڵێ وێنەمان کرد و ئەو دوعا مبارەکانە لەم دێ خۆشەویستە و لە مزگەوتی ئەم دێیە پێشکەش بێوە بە ڕێز و خۆشەویستەکەین و ئینشاءالله دوعاکان ببێتە مای خێر بۆ ئێمە و بۆ ئێوە و بۆ سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزان و چونکە ئەگەر لە هەر شوێنێکە دوعا بکرێت لە هەر شوێنێکە سوژدە ببرێ بۆ خۆی گەورە ئینشاءالله ئەو شوێنە مبارەکە بێت و ئەو شوێنەش ئەبێ بە شاهید بۆ ئەوەی کە ئێمە کەمێک لەوەیە ئەگەر دوعا و پاڕانەوەمان ئەنجامدا بێت و ئینشاءالله ئێوەش ئامین بۆ دوعاکانمان بکەن ئازانم خۆی گەورە هەموولایەکمان موفق کات. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك صلى الله وسلم وبارك على حبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. خواهی گیان سپاس و ستایشی بێ پایان بۆ تۆ و درود و سەڵات و گیان و ڕۆح و جەستەی پاکی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموو ئالە بەیت و یاران و شوێنکەوتوانی هەتا ڕۆژی دوایی. خواهی گیان وا ڕەمەزانی پیرۆز مانگە گەورەکەی ساڵ تەشریفی هێنا بوو بە میوانمان یا ڕەبی خوایە بە دڵمان بە زارمان بە کردارمان پێشوازی لێ بکەین. یا ڕەبی خوایە گیان بەهرەمەند بین لە خزمەتی ڕەمەزاندا و ئەو میوانە ئازیزە ئینشاءالله وانەی زۆرمان پێ بڵێ و کەوانەی زۆریشمان پێ ئەڵێوانەکانیشی بە جوانی وەرگرین بە دڵ وەرگرین یا رب العالمین. یا ربی خوای گیان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ڕەمەزان دێ بانکەرێک بانگ ئەکا لەلایەن خوداوە ئەفەرمێ ئەی ئەوەی لە مانگەکانی کا چاکت کردووە زیاتر هەوڵ بدە و زیاتر پێشوازی لە ڕەمەزان بکە. ئەی ئەوەی لە مانگەکانی کا تاوان و هەڵە و کردووە و سنوورشکێنیت کردووە واز بێنە و واز لە سنوورشکێنی بێنە و بگەڕێرەوە و تەوبە بکە. یا ربی خوای گیان ئەگەر چاکەمان کردبێ زیاتر یارمەتیمان بدە ئینشاءالله کە پێشوازی لە ڕەمەزان کەین لە هەڵەکانیشمان ببوورە و بە جوانی بگەڕێنەوە بۆ لای تۆ. خوایە هەموو کاتێک کاتی گەڕانەوەیە بە تایبەتی ڕەمەزان یا ڕەبی خوایە بە دڵ بە زار بە کردارمان
بگەڕێینەوە بۆ لای تۆ خوای گیان خوای ئەوانەی گیرۆدەی تاوان و گوناهن یا ڕەبی خوای گیان دەربازیان کەی لە گوناهەکانیان دەربازیان کەی لە تاوانەکانیان لە دیلی بۆ ئەو کۆت و پەیوەندی تاوانانە دەربازیان کە یا ڕەب العالەمین خوایە هەمومان لە هەموو خەم و پەژارێ دەربازکەی لە هەموو کێشەیە دەربازکەی لە هەموو ناخۆشیە دەربازکەی یا ڕەبی خوای گیان دەروی خێر لە هەموو لایەکمان بکەرەوە یا ڕەب العالەمین ئەی خوای میهرەبان ئەی خوای بەبەزەی ئەی خوای دلۆڤان ئەی ئەو خودای خۆت پێت خۆشە بەندەکانە بپاڕێنەوە خۆت فەرمووتە ئەگەر بەندەکان پرسیار لێ دەکەن دەربارەی من بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پیان بڵێ خودای ئێوە پەروەردگاری ئێوە زۆر نزیکە ئەی خودای نزیک ئەی خودای وەڵام دەرەوەی بانگەکان و داواکان داوا لە تۆ ئەەکەین ئەی خوای میهرەبان وەڵاممان بەرەوە ئەی خوای میهرەبان وەرمان گرە ئەی خوای میهرەبان بە بەندە تایبەت و پاکەکانی خۆت قبوڵمان بفەرموو یا ڕەبی خوای گیان خوای میهرەبان خوای بەخشندە لە بەخشندە گەورەکانی خۆت بێ بە هەموو لایەکمان خوایە چینی چین و توێژەکانی ئەم گەلەمان هەموو مەحفوظ و سەرکەوت و سەرفەرازکەی بە تایبەتی گەنجان یا ڕەب العالەمین بە تایبەتی ئەو گەنجانە کە ئایندەی ئەم گەلەن خوای گیان سەرکەوتویان کەی سەرفەرازیان کەی خواناسیان کەی خواپەرستیان کەی منداڵەکان بپارێزی خوایە خوایە پەروەردەی ئیمانی پەروەردەی ئاینی پیرۆز لە ناو ناخی هەموو لایەکمانە ئینشاء الله بمێنێتەوە لە ناو ناخی هەموو لایەکمانە جێگیر ببێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە و ئیمانەمان ڕۆژ بە ڕۆژ بەهێزکەی یا ڕەبی خوایە ڕەمەزان مانگی یادی تۆیە و مانگی زیکری تۆیە کە تۆ فەرمووتە لە فەرمودەیەکی قودسیە ئەوەی بە تەنها یادم بکا من بە تەنها یادی ئەەکەم ئەوەی لە کۆڕەکە یادم کا لەو کۆڕە پیرۆستر یادی ئەەکەم خوایە بە دڵمان بە زارمان هەمیشە یادی تۆ بکەین تا یادی ئەمە بکەی خوای گیان خوای گیان پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کۆڕە یادی خودای تیانە بێ و سەڵاوات لە دیداری پێغەمبەری تیانە بێ صلی الله عليه وسلم ئەو کۆڕە خاوەنی ئەو کۆڕە دانیشتوانی ئەو کۆڕە پەشیمان لە ڕۆژی قیامەتە داخ ئەخۆن و حەسرەت هەڵئەکێشن و داخی ئەوەی کە ئەو کۆڕەیان نەڕازاندوێتەوە بە یادی خوا و سەڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو داخە هەر لە دڵیانە ئەمێنێتەوە لە فەرمودەی کە صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کۆڕێ زیکر و سەڵاواتی تیانە بێ وەکو ئەو وایە لەسەر لاکی گوێدرێژێکی تۆ پیوی بۆ گەن هەستنەوە خوای گیان کۆڕەکانمان بە بۆنی خۆشی یادی خۆت و سەڵاوات لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆن خۆشکەی خوایە بە غەفڵەت بۆن ناخۆشی نەکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە یارمەتیمان بە یا ڕەبی خوایە سەیرمان بفەرموو بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە میهرەبانی خۆت بڕوانە بۆمان بۆ گەلمان بۆ وڵاتمان بۆ خاکمان بۆ خەڵکمان بۆ گەلی کوردستانی مەزلوم یا ڕەب العالەمین هەموو پارچەکانی ئەم کوردستانەیە بدە لە یەک و بیکە بە کوردستانی گەورە لەژێر پایەی سایەی پای پیرۆزی دینی توای ئەمەش بە ئازادی و سەربەرزی و ئازادانە بژین وەکو گەلان قەوارەمان هەبێ و دەوڵەتمان هەبێ چونکە ئەوانەی ئێمان پارچە پارچە کرد سای کەسبی کۆ کەسانێک بوون داغ لە دڵ بوون دەربارەی ئەم گەلە موسڵمانە یا ڕەبی خوایە باوەشکەینەوە بە دینەکەمانە بەڕاستی قینەیی باوەشکەینەوە بە ئاینەکەمانە بەڕاستی قینەیی باوەشکەینەوە بە پێغەمبەرەکەمانە کە ڕابەری ڕاستەقینەیە صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای گیان هەمیشە یادی تۆ بکەین هەمیشە بپاڕێینەوە خوایە زۆر پێت خۆشە بەندەکانت بپاڕێنەوە لە فەرمودەیەکا پێغەمبەرەکەتە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی نەپاڕێتەوە خوای گەورە لێی ئەڕەنجێ خوای گەورە غەزەبی لێ ئەگرێ خوایە پێغەمبەرەکەت فەرموویەتی صلی الله عليه وسلم دوعا چەکی باوەڕدارە نوری ئاسمان و زەمینەکانە نوری ئاسمانەکان و زەمینە خوای گیان هەمیشە داوا بکەین لە تۆ پێغەمبەرەکەتە فەرمێ صلی الله عليه وسلم دعاء مخ العبادة الدعاء مخ العبادة دعاء مۆخی عیبادەتە یا لە فەرمودەیەکی صحیحە فەرمێ دعا بریتیە لە عیبادەت و پەرستن خوایە هەمیشە نزا بکەین هەمیشە بپاڕێینەوە هەمیشە دەست بەرزکەینەوە بۆ لای تۆ هەمیشە خۆمان بە هەژار بزانین بۆ تۆی دەوڵەمەند ئەی خودای دەوڵەمەند بەزەی بێتەوە بە هەژاری ئێمەدا ئەی خودای بەخشندە بەزەی بێتەوە بە نەداری ئێمەدا ئەی خوای میهرەبان بەزەی بێتەوە بە ئێمەدا ئەی خوای گەورە بەزەی بێتەوە بە بچووکی ئێمەدا ئەی خوای زانا بەزەی بێتەوە بە نەزانی ئێمەدا ئەی خوای بەتوانا بەزەی بێتەوە بە ناتەوانی ئێمەدا خوای ئێمە بەندەی تۆین بەندەیەکی لاوازین تاوانبارین گوناهبارین دان ئەنین بە تاوانەکانماندا یا ڕەب العالەمین
خوایە پەشیمانین لە هەڵەکانمان لە تاوانەکانمان لە تاوانەکانی هەموو لاکمان خۆش بە یا ڕەبی خوایە دڵێکمان بیتێ ئەو دڵە بێ کە ڕۆژی قیامەت دەربازمان ئەکا قەلبێکی سەلیم دڵێکی ساغ پڕ بێ لە یادی خۆت لە خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم خۆشەویستی دین و پەیامە و بەرنامە شیرینەکەت خۆشەویستی ڕێبازە جوانەکەت خۆشەویستی پێغەمبەر و یاران و شوێنکەوتوان و ئالەبەیتەکەی خۆشەویستی هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵێ بێ خۆشەویست و محەبەتی لێ بچۆڕێ خوایە ئەو دڵەمان بکە بە دڵێک کە لای خۆت خۆشەویست بێ ئەو دڵانەی پەیوەندیان بە تۆیە ئەو دڵانەی دەگەڕێنەوە بۆ لای تۆ ئەو دڵانەی تۆیان ئەوێ ئەو دڵانەی تۆیان خۆشەوێ خوای گیان خوایە دڵەکەمان نەبێ بە شوێنی شەیاطین و شوێنی غەفڵەتی شەیاطین چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر مرۆڤ یادی خوا بکا شەیتان دوورەکەوێتەوە لێی و پاش ئەگەڕێتەوە ئەگەر غافڵ بێت دێ سەر ئەنێ بە دڵێەوە و وەسوەسەی بۆ ئەکا خوایە دڵەکانمان عەرشی ڕەحمان بێ خوایە دڵەکانمان یادی تۆی تیا بێ دڵەکانمان نوری تۆی تیا بێ دڵەکانمان خۆشەویستی و میهرەبانی تۆی تیا بێ یا ڕەبی خوای گیان وا ڕەمەزان تەشریفی هێنا ئەو مانگەی کە مانگێکە هەمووی لێبوردنە مانگێکە هەمووی خۆشی و شادیە خوای لە ڕەمەزانە شادمان کە خوای لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیشا شادمان کە خوای لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیشا سەربەرز و سەرفرازمان کە خوای لە پێشوازی ڕەمەزانە پلەی نایابی باڵا بێنین یا ڕەبی خوای ڕەمەزان کاتێک گەڕایەوە شایەتیمان بۆ بدا کە ئێمە ڕێزمان لێناوە کە ئێمە پێشوازیمان لێ کردووە کە ئێمە باوەشمان پیا کردووە نەک شکاتمان لێ بکا و سکاڵامان دژ بەرزکاتەوە لای خوا یا ڕەبی خوای ئەوانەی ساڵانی ڕابردوو بە ڕۆژوو نەبوون ساڵانی ڕابردوو نوێژەکانیان نەکردووە ساڵانی ڕابردوو پێشوازیان لە ڕەمەزان نەکردووە ئەم ساڵ بە تەواوەتی بگەڕێنەوە ئەم ساڵ بە تەواوەتی بگەڕێنەوە ئەم ساڵ بە تەواوەتی باوەش بە ڕەمەزانە بکەن بە دڵیان و بە ژیانی و بە کرداریان پێشوازی لە ڕەمەزان کەن خوای گیان خوای ئەوانەیشی لا ساڵانی ڕابردووە پێشوازیان لە ڕەمەزان کردو بە دڵ و زار ئەمجا بە زیاتر و زیاتر بە دڵ و زار و کردار و ئاکاریان پێشوازی لە ڕەمەزان بکەن خوای ڕەمەزان شەوێکی تایە لە هەزارمان گەورەتر خوای ئەو شەوی قەدرە بە نسیبی هەموو لایەکمان کەی خوای هەزارمان زیاتر بخەیتە تەمەنمان تەمەنێکی پڕ لە خێر و بەرەکەت خوایە خوایە بتوانین نوێژەکانمان بە جوانی بکەین ڕۆژەکانمان بە جوانی بگرین ئەو ڕۆژوەی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکی شەڕی لەگەڵا کردی بڵێ من بە ڕۆژوم یەکێک قسەی خراپ و نەشیاوی لەگەڵاوتی تۆ بڵێ من بە ڕۆژوم ئەو ڕەمەزانەی ئەو ڕۆژووی مەگەر خوا بۆ خۆی بزانێ چەندە گەورەیە خوا فەرمێ ڕۆژوو خۆمە و خۆم ئەزانم چۆن پاداشتی ئێمەوە خوایە زارمان بە ڕۆژوو بێ چاومان بە ڕۆژوو بێ دڵمان بە ڕۆژوو بێ مەعیدەم و گەدەمان بە ڕۆژوو بێ جەستە و بیر و ئەندێشەیشمان بە ڕۆژوو بێ هەمیشە لە یادا بین هەمیشە لە ذکری توا بین هەمیشە لە عیبادەت و خواناسی خواپەرستیا بین یا رب العالمین خوایە ئەو ڕەمەزانەی مانگی خۆشی و شادیە کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم کاتی ڕۆژوان دوو جار شاد ئەبێ کاتی ڕۆژۆکەی ئەشکێنێ دڵی شاد ئەبێ کاتێکیش ئەگاتەوە بە دیداری خوا و پاداشی ئاتەوە شاد و دڵخۆشە بێ خوایە شادمان کەی خوایە خەڵکی ئەم سەردەما هەمووی ناشادە زۆربەی زۆری دایم خەفەتاوی و دایم بێزار و بێتاقەت چونکە ئەوەیە دوورین لە تۆ خوا نزیکمان کەرەوە لە تۆ شادمان کە لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیشدا خوایە شادی و ئارامی و ئاسوودەی لە ناسینی توایە شادی و ئاسوودەی و ئارامی لە پەرستنی توایە لە گەڕانەوە بۆ لای تۆدایە خوای گیان بمان گەڕیتەوە بە لای تۆ بەڕاستەقینەی تۆ بپەرستین بەڕاستەقینەی تۆ بناسین هەمیشە دڵمان یادی تۆ بکە هەمیشە کۆڕەکانمان یادی تۆ بێ خوایە چۆن ماسی لە دەریا دەری بێنی ئیتر ئەمرێ ئێمەش ئەگەر بزانین لە کۆڕێکە یادی تۆی تیانە هەستی پێ بکەین وەکو ئەو ماسیە بکەوینە هەڵبەزینەوە و دابەزینەوە کە ئەوە نیشانێ ئەوەیە ئەڵێ ئاوم ئەوێ خوای ئێمەش پێویستمان بە خۆراک و ئاوی یادی تۆیە و ناسینی تۆیە یا ڕەبی خوایە هەمیشە یادی تۆ بکەین هەمیشە لەگەڵ یادی تۆ بین وەک ئەو خواناسانە فەرمویانە خواناز ئەگەر بەجەسەی لەگەڵ خەڵکا بێ دڵی هەر لەگەڵ خوایە خوایە هەمیشە دڵمان لەگەڵ تۆدا بێ لە ماڵەوە بووین لە دەرەوە بووین بەڕێوە بووین لار شوێنێ بووین دڵمان یادی تۆ بکە دڵمان پەیوەندی بە تۆ بێ دڵمان ئەوینداری لەگەڵ تۆ بکە دڵمان ڕاز و ناز لەگەڵ تۆ بکە یا رب العالمین خوایە ئەو ڕەمەزانە پیرۆزەی کە مانگی لێبوردنە
لێبوردنی گشتی کە هەمیشە هەموو شەوێ لێبوردن دەرئەکرێ وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم. خوایە و لێبوردنانە هەمومان بگرێتەوە. خوایە کارێ بکەین، ڕێگەیە بگرین، کاری ئەنجام بدەین، پێشوازێکی وا لە ڕەمەزان بکەین، ئەو لێبوردنانە بمانگرێتەوە. خوای گیان پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم هەموو شەوێک ئەو لێبوردنە دەرئەچێ. لە شەوی قەدرا پێش شەوی قەدر چەندێک لێبوردن گرتوێتەوە، لە شەوی قەدرا ئەوەندە ئیگرێتەوە. شەوی جەژنی بە شەوەکانی ڕابردوو قەدرەوە چەندێک گرتوێتەوە، ئەوەندە ئەو لێبوردنە ئەیانگرێتەوە. خوایە لەوانە بین کە ئەو لێبوردنە ئەمانگرێتەوە. خوایە لەوانە بین کە لە تاوانی ڕابردوومان خۆش ئەبی، لە تاوانی داهاتوومان خۆش ئەبی، کە پێغەمبەرەکەتە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی ڕەمەزان بگرێ بە ئیمانەوە، ومێدی بە پاداشتە گەورەکەی ببێ، خوا لە تاوانی ڕابردووی خۆش ئەبێ. فەرموودە هەیە فەرمێ لە تاوانی داهاتوویشی. خوایە ئەو ڕەمەزانەی کە شەوی قەدری تایە، پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی شەوی قەدر بێدار بێ و ئەویندار بێ و خەریکی یادی پەروەردگار بێ، بە ئیمانەوە باوەڕی بە خودا بێ و ئومێدی بۆ پاداشتی گەورە بێت، خوا لە تاوانی ڕابردووی خۆش ئەبێ. لە فەرموودەکەی کە ئەفەرمێ داهاتوویشی. خوایە گیان خوایە ڕەمەزانێک کە تەراویحی تایە، پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی قیام و بێداری ڕەمەزان بکا و شەو نوێژی ڕەمەزان کا و تەراویح ڕەمەزان کا بە ئیمان و بە باوەڕێکی پتەوە و ئومێدی بەو پاداشتە گەورەی خوایە بێ، خوای گەورە تاوانی ڕابردووی خۆش ئەبێ. لە فەرموودەی کە ئەفەرمێ لە تاوانی داهاتوویش، خوایە لە تاوانی داهاتوو ڕابردووی ئەم گەلەمان خۆش بی، گەورە و بچووکمان خۆش ببی. خوایە گەورە و بچووکمان پێشوازی لە ڕەمەزان بکەین، بەزەی بەم گەلەی ئێمە بێتەوە گەلێکی مەزلوم و مستەمدیدەین. هەرچی خێر و خۆشیە، هەرچی دەرگای خێر و خۆشیە لەم گەلەی بکەرەوە، هەرچی خەم و پەژارێ ئەم گەلەی ڕای بماڵە، هەرچی تەم و ماتەمی ئەم گەلەی ڕای بماڵە، هەرچی تەم و ماتەم و پەژارەی ئەم ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم خوایە ڕای بماڵە، بەزەی بێتەوە بە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەزەی بێتەوە بە مناڵەکانە ڕێگەی ئەم دینە جوانە بگرن، لەسەر ئەم بەرنامە پیرۆزە گۆشت بکرێن و پەروەردە بگرێن، بەزەی بێتەوە بە گەنجەکانە ڕێی ئەم دینە شیری نەبگرن، باوەش بەو پێغەمبەر و پەیاما بکەن صلی الله عليه وسلم، بەزەی بێتەوە بە دایکان و باوکانە دڵەکانیان خۆش بێ بە بینینی مناڵەکانیان کە ڕێگەی خوا ئەگرن و ڕێگەی خواناسی ئەگرن، بەزەی بێتەوە بە پیر و پەکەوتەکانە ئەوانەی ئازاریان هەیە خوا شیفایان بدەی، خوایە ئاخر خێریان کەی، خوایە لەوانیش و لە ئێمەش خۆش بی، خوایە یارمەتیمان بدەی قۆناغەکانی ژیانمان بەخوا ناسی بەرینە سەر، بە تایبەتی قۆناغی گەنجێتی کە قۆناغێکی زۆر گرنگ و هەستیارە. ئینشاء الله گەنجەکانمان خەریکی خواناسی بن بۆ ئەوەی لە کاتێک پیر ئەبن ئینشاء الله ئاخر خێر بن. خوای گیان هەمووچین و توێژەکانمان هی ئەم گەلە و هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەڕێنەوە بۆ لای تۆ. خوایە شادی هەر لە ناسینی توایە، خوایە ئازادی هەر لە خۆشەویستی توایە. یا ڕەبی خوایە ئەوینداری تۆ بین، ئەوینداری پەیامی تۆ بین، ئەوینداری ڕێبازی تۆ بین، ئەوینداری پێغەمبەری تۆ بین. خوایە بە تۆ بین و بەندەیەکی تایبەتی تۆ بین یا ڕەب العالەمین. خوایە ڕووەکەینە تۆ، خوایە ڕووی دڵ و ڕووی جەستە و ڕوومان لە تۆ ئەکەین. خوایە گیان، خوایە گیان ئەو بەندانەی کە داوا لە تۆ ئەکەن یا ڕەبی وەڵامیان ئەیتەوە. خوایە ئەو بەندانەی کە ڕوو لە تۆ ئەکەن ڕوویان تێ ئەەکەی. خوایە ڕووی ڕەحم و سۆز و بەزەی بکەیتە هەموو لایەکمان گەل و وڵات و ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. خوایە گیان لەم ڕەمەزانە پیرۆزەی کە هات یا ڕەبی خوایە گیان گەورەترین خێرمان بۆ بنووسی، گەورەترین پلەمان بیتێ، هەرچی تاوانمانە ڕای بماڵی، هەرچی تاوانمانە دای بماڵی، هەرچی ژەنگ و ژاری تاوانەکانمانە خوایە گیان هەموویمان لێ بکەیتەوە، هەرچی ژەنگ و ژارەکانە خوایە گیان هەر هەمووی لە دڵ و دەروون و جەستەمان بکەیتەوە یا ڕەب العالەمین. خوایە دەستمان بگرە، خوایە دەستمان لێبەر نەدەی، خوایە گیان دەستمان بگرە، خوایە گیان دەستمان لێبەر نەدەی، خوایە گیان دەستمان بگرە، خوایە گیان دەستمان لێبەر نەدەی. خوایە بەندەی تۆ بین، خوایە بەندەی تۆ بین، خوایە بەندەی تۆ بین، خوایە بەندی هیچ کۆت و پەیوەند و بەندێکی کە نەبین کە بەندمان کا لە تۆ و لە تۆ دوورمان خاتەوە. خوایە لە پیلانی شەیاطینی جن و ئینس خۆمان و ماڵ و مناڵ و خاو و خێزان و گەل و وڵات و ئومەتی پێغەمبەرمان بپارێزە یا ڕەب العالەمین. خوایە تەفرە نەخۆین بە پیلانی شەیاطینی جن و ئینس یا ڕەب العالەمین. بەردەوام هەنگاو بەرەو تۆ هەڵگرین، بەردەوام هەنگاو بەرەو تۆ ڕێبازی تۆ و ناسینی تۆ هەڵگرین تا لای تۆ ببین بە میوان یا ڕەب العالەمین. خوایە لەسەر مەرگی شا بە ئیمانەوە بگەڕێینەوە، بە خواناسیەوە بگەڕێینەوە، بە خواپەرستیەوە بگەڕێینەوە، بە ڕووسوریەوە بگەڕێینەوە، لەسەر مەرگا لا ئیلاهە ئیلا الله
محەممەد ڕەسوول اللهمان لەبیر نەچێ خوای گیان زمانمان بە پاراوی یادی تۆ بکە زمانمان بە پاراوی شایەتمان بێنێ زمانمان بە پاراوی شایەتی تاکو تەنهایی تۆ بدا و شایەتی ئەوە بدا کە پێغەمبەر نێردرا و پێغەمبەری خوددای صلی الله عليه وسلم خوای لە سەرمەرگا سەلبی سەرمەرگ نەبین ئیمانمان لە دەست نەدەین باوەڕمان لە دەست نەدەین ڕێگەکەی تۆ یا رب العالمین لە دەست نەدەین ڕووسوری ڕۆژی قیامەت لە دەست نەدەین ڕووسوری دیوانی خۆل لە دەست نەدەین یا رب العالمین خوای ئێمە بەندەیەکی لاوازین پەنا بە تۆ ئەگرین ئێمە بەندەیەکی بێهێزین پەنا بە هێزی تۆ ئەگرین بەندەیەکی لاوازین پەنا بە گەورەی تۆ ئەگرین خوایە پەنامان بدە لە هەموو بەڵایە لە هەموو موسیبەتێ لە نەفسی ئەمارەی خۆمان لە نەفسی سەرکەشی خۆمان لە شەیاطینی جن و ئینس لە هەموو هێزی کێشندێک کە بەرەو ئاقاری شەیاطین و بەرەو ئاقاری هەڵەمان ئەبا لەو هێزە کێشندانە هەمومان دەرباسکە و هێزی کێشندەی ئیمانمان بەرێ یا رب العالمین خوای ڕەحم بە هەموو لایەکمان کەی ئامین والحەمد لله رب العالمین. خۆشەویستان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فرمودەیەکی مبارەکی ئاماژە بۆ کە سێ کەس ئەچنە ئەشکەوتێک دەرگای ئەشکەوتەکەیان لێ گیرێت ناتوانن دەرباز ببن ئەوەی کە پەنای بۆ بن ئەو کردەوە شاراوانەیانە کە لای خۆی گەورە هەڵگیراوە و ئەیانەوێت داوا بکەن کە خوایە ئەگەر ئەو کارە ئەو ئیشەمان لەبەر خاتری تۆ کرد و ڕزگارمان کرد لەم میحنەت و ناڕەحەتی تووشمان بووە فرمودەکە دوور و درێژەوە ئێمە ئاماژە بە هەموو فرمودەکە ناوەڕۆکەکەی ناکەین تەنها ئاماژە بەواکەین کە یەکێکیان ئەوە بوو کە کرێکارێکی گرتبوو ئیشی پێ کرد بەڵام پێش ئەوەی کرێکەی باتێ ڕۆشت ئەویش لە فرمودەکە لە بەشێکە لە جارێکیانە لە ڕیوایەتێکیانە فەرمیایەتی بە مەڕووماڵات یاخودیاوەتی بەشتێکی تر دوایە بێ بە ژمارەیەکی زۆر بۆی کە ئەگەڕێتەوە سەیرەکات دەشتێک یا شوێنێکی زۆر مەڕووماڵاتی تایە وەڵێەوە هی تۆیە ویشڵی گاڵتەم پێ مەکەم ئەویش پێڵێ لەگاڵتت پێ ناکەمەوە حەقی خۆتە کە من بۆم هەڵگرتوویت باس لە باسی ئەمانەت پارێزیە باسی حەڵاڵخۆری و پاراستنی داهاتی خەڵکە کەسی دووهەمیان ئەوەیە کە ئافرەتێکی ئامۆزایە بێت و ئەیەوێ بە پارە بیخەڵەتێنێ ئەیەوێت لە خشتەی بێت و پارەی پێبە ئەویش محتاجە بێت ڕازیە بێ بەڵام دوایی پێڵێڵێ تۆ لە خوا بترسە لەم کارەیە کە ئەیکەیت ئەویش لەبەر ئەوەی کە لە خوا بترسێت ئەو کارە ئەنجام نایە وەسێ هەمیشیان حەقی دایک و باوکیە پارێزێت ئەمەیە بڵێم ئەم فرمودەیە زۆر بە جوانی ئاماژە بە سێ بنەمای ئەخلاقی و ڕەوشتی زۆر گەورە لە کۆمەلگایە کات ئەگەر ئەم بنەمایانە تێک چوون ئازیزانم کەیکێکیان وەفایە بەرامبەر بە دایک و باوک حەقە مافەکانە مافی دایک و باوکە مافی دەوروبەرتە ئەو مافانەیە کە تۆ ئەگەر نەی پارێزی دەرگای ژیانە لێدا ئاخرێ هەر چۆن فرمودەکە ئاماژە بە دەرگای ژیانەکە دەرگای ئاخرەتیشمان لێدا ئاخرێت لەبەرەوە ئەگەرمانەوێت ڕزق و ڕۆزیمان بکرێتەوە بە حەڵاڵخۆر بین وەکو ئەو کەسەی کەوا چۆن داهاتی ئەو کەسەی پاراست و پێشکەشی کردەوە لە کاتێکاو بە تەماشتێکی زۆر کەم بوو لەو داهاتی کە ئەیویست لێی وەربگرێتەوە یا ئەو حەقی خۆی لێ وەربگرێتەوە کەواتە ئەم سێ بنەمایە ئازانم حەڵاڵخۆری و هەروەها پاراستنی مافەکان بە تایبەتی دایک و باوک و ئەو خەڵکانی کە مافی تویان لەسەرا و هەروەها عیفەت و داوێن پاکی ئەمانە ئەو بنەما زۆر سەرەکیانن کە موسڵمان لە هەموو کاتێکا و کۆمەلگا لە هەموو کاتێکا پێویستێتی و زەڕوریشە ئێمە ئەم بنەما ئەخلاقی و ڕەوشتیە بەرزانە ئازیزانم کە لە دینەکەمانە زۆر بە جوانی باسی هاتووە پێشکەشی بکەینەوە بە خەڵک زۆر ئاتاج و محتاجێتی زۆر پێویستی بەم بنەما ئەخلاقیانە هەیە چکە کۆمەلگاکانی ئەم ئازانم بە تایبەتی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر ئاماژە بۆ بکەین کە وەفاداری و ڕێز و احتیرام نەما هیچ شتێک نامێنێت کە حەڵاڵخۆری نەما و داهاتی خەڵک کەوتە مەترسیەوە هیچ شتێک بەباشی نامێنێت و هەروەها ئەگەر عیفەت و داوێن پاکی نەما و فەساد و خراپەکاری بەربڵاو بوو کاری بۆ کرا ئیشی منەظەم و ڕێکخراوی لەسەر بنیاتنرا ئەوە کۆمەلگا وێرانە بێت زەڕور لە ڕەمەزانە ئێمە ڕاستی زۆر بە جوانی بن دوای ئەم بنەما ئەخلاقیانە بگەڕین و جارێکی تر ئەو سەدەقە و ئەو خێر و چاکانی کە ئیکەن
بە نهێنی ئەنجامی بدەن، چونکە فەرمودەکە باس لە نهێنیە کات. هەر کاتێ ئینسان بە نهێنی هەر خێرێکی کرد، خوا دەرگای شوێنێکی بۆ کاتەوە کە ئەم زۆر پێویستی پێێتی کە ئەو دەرگای بۆ بکرێتەوە لە دنیاە بێ یاخۆت لە هەردووکیان واتە لە دنیا و لە قیامەتە. بەناوی خدای بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایشی بێپایان بۆ خدای بەخشندە و میهرەبان، درود و سەڵات و سەلامیش بڕژێ بەسەر ڕۆحی پاکی پێغەمبەری خۆشەویستمان و هەموو ئالە بەیتە شیرینەکانی و هەموو یاراکانی و هەموو شوێنکەوتوان و شوێنکەوتوان هەتا ڕۆژی دوایی. سوپاسی خواکەین کە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتەوە، ئەو مانگە پیرۆزەی کە مانگی گەڕانەوە و تەوبەیە، مانگی دوعا و نزا و پاڕانەوە و وەرگرتنی دوعایە. خوای گەورە زۆر زۆر پێی خۆشە بەندەکانی بپاڕێنەوە لە خوای گەورە. وقال ربكم ادعوني استجب لكم. خوا فەرمێ بپاڕێنەوە لە من، داوا بکەن لە من وەڵامتان ئەدەمەوە. خوای گەورە زۆر پێی خۆشە بەندەکانی بگەڕێنەوە بۆ لای و هاوار لە خوددا بکەن و بپاڕێنەوە لە خوددا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوعا بریتیە لە پەرستن، یا ئەفەرمێ دوعا مۆخی پەرستن و ناوەڕۆکی پەرستنە. ئەبێ لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە زۆر زۆر بپاڕێنەوە. یەکێ لە تایبەتمەندەکانی ڕەمەزان مانگی تەوبە و گەڕانەوەیە. خوای گەورە زۆر پێی خۆشە بەندەکانی تەوبە بکەن بگەڕێنەوە. بۆیە خۆی فەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوا فەرمێ خوا تەوبەکارانی خۆش ئەوێ و ئەوانەی خۆ بە خاوێن ڕائەگرن. و یەکێ لە ناوە پیرۆزەکانی خوا التەوابە واتە تەوبە وەرگر. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێ خوای گەورە ئاسمان و زەمینی خەڵق کرد، دەرگایەکی لای ڕۆژ ئاواوە یان لای شامەوە خەڵق کردووە، ئەگەر سوارێک بە ئەسپێکی تیژڕە و بڕوا 70 ساڵ ئەم لاولای دەرگاکە ناکات، ئەو دەرگایە دەرگای تەوبەیە و کراوەتەوە و هەر کراوەتەوە هەتا ئەو ڕۆژەی خۆر لە ڕۆژ ئاواوە هەڵدێ و ئیتر دەرگاکەدا ئەخرێت. خوای گەورە زۆر زۆر پێی خۆشە بەندەکانی بگەڕێنەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوا لەم پیاوە کاتێک ئەڕوا پیاوێک کە ئەڕوا بۆ بیابانێک و حوشترەکەی هەرچی خواردن و ئاوەکەیەتی پێوەیەتی و دوایە حوشترەکەی بەلەسا بێ و ئەڕوا و پیاوەکە زۆر ڕاکا بە دوایە نایگرێتەوە، بێ هیوا بێ چاوەڕوانی مردن ئەکا، دوای ئەوەی چاوێک لێگەنێ ئەڵێ وا مردن هێت بۆ لام سەیرەکە حوشترەکەی لە بەردەمیایەتی ئەو سارەکەی ئەگرێ و لەولاوە ئیتر لە خۆشیە لەی تێکە چێڵێ خوایە تۆ بەندەی منی، من پەروەردگاری تۆم. نعوذ بالله. پێغەمبەر فەرمێ لە خۆشیە لەی تێکەچێ، ئەفەرمێ خوا لەو پیاوە زیاتر پێی خۆشە بەندەکانی بگەڕێنەوە. ئەبێ بپاڕێنەوە کە خوای تەوبەمان باتێ. جا نمونەیەک باس ئەەکەین شێخ مەنسووری کوڕی عەمارێکێکە لە خواناسە گەورەکان لە بەغای ژیاوە، زۆر خواناز بووە. جارێک گەنجێک کە خەریکی عارە خواردن و بێ ئاگایی بووە، خەریکی بەزم بووە وەکو ئەوانەی ئێستا بێ ئاگایی کەسانێک هەن بێ ئاگایی ئەکەن بە تایبەتی گەنجان. خوای گەورە گەنجەکانمان و هەموو چین و توێژەکانمان بگێڕێتەوە بۆ لای خۆی. خوڵام و کۆیلەیەکی ئەبێ 4 دیرهەمیاتی ئەڵە بچۆ لە بازار گۆشت و بابەتی داواتی ئەم گەنجانەی ڕەفیقمان ئامادە بکە، بچۆ عارەق پەیا بکە، بچۆ چی پەیا بکە. ئەویش ئەڕوا بۆ بازار، ئەیا بەلای مەنسووری کوڕی عەمارە لە مزگەوتەکەی خۆی وتارە فەرمێ، ئەڵێ با بچم بۆ خزمەتی ئەو کە ئەچێتە خزمەتی وتارەکەی تەواو ئەبێ پیاوێکی هەژار هەڵەسێتەوە. ئەفەرمێ ئەی شێخ مەنسوور پێویستم بە 4 دیرهەم هەیە، واتە 4 پەنجایی هەژارم. ئەویشە فەرمێ کێ 4 پەنجایی باتێ، من 4 دوعای بۆ ئەەکەم. ئەو غوڵام و کۆی لێ ئەڵە شەر بێبی دەمێ هەرچەنە پارەی گەورەکەیشمە ئەیاتە ئەی خاتە دەسی و ئەیا بەو هەژارە. ئەویشە فەرمێ وەرە با دوعاکانە بۆ بکەم. ڕۆڵە چییە دوعاکانی؟ ئەفەرمێ یەکەمیان ئەوەیە من کۆی لەم دوعام بۆ بکە ئازاد بم. ئەفەرمێ خوایە ئازادیکەی. جا دوعای لە دڵەوە بێ ئەڕوات ئەگات بە خوای گەورە. خوای گەورە دوعاکان قبول ئەکات. دوعای کەسانێ لە خواوە نزیک بن. ئەفەرمێ دوعای دووهەم، ئەفەرمێ من هەژارم دوعام بۆ بکە دەوڵەمەند بم. ئەفەرمێ خوایە دەوڵەمەندیکەی. ئەفەرمێ ڕۆڵە گیان دوعای سێهەمت چییە؟ ئەفەرمێ گەورەکەم گەنجێکە خەریکی عارە خواردن و بێ ئاگایی و تاوان و گوناحە دوعای بۆ بکە بگەڕێتەوە تەوبە بکە. ئەفەرمێ خوایە گیان بیگێڕیتەوە بۆ لای خۆت، تەوبەیەکی تەواو بکە. دوایشە فەرمێ دوعای 4ەم چییە؟ ئەفەرمێ خوا لە من و گەورەکەم خۆش بێ، لە ئالی ئەم کۆڕە و لە تۆیش ئەی شێخ خۆش بێ. ئەفەرمێ خوایە لێمان خۆش بی، خوایە ڕەحممان پێ بکەی، خوایە بەزەی پیامان نابێتەوە. دوایەوە ئەچێتەوە بەلای گەورەکەی ئەزانێ خۆ هیچی نێناوە. ئەفەرمێ بۆ شتەکانێ نێنا، ئێمە چاوەڕوان بووین. ئەفەرمێ وەڵڵی یان بەلای مزگەوتەکەی مەنسووری کوڕی عەمارە
وتاری ئەیاچوومە خزمەتی هەژارێ هەستایە و داوای 450 کرد 4 دیرهەم من پارەکانم ما بەو چونکە شێخ فەرمووی ئەوەی 4 دیرهەمی باتێ 4 دوعای بۆ ئەەکەم ئەفەرمێ دوعاکان چی بوو گەورەکەی وا ئەفەرمێ یەکەمیان ئەوە بوو وتم دوعام بۆ بکە من کۆی لەم ئازاد کرێم فەرمی بڕۆ ئازادی لە پێناوی خوای گەورە فەرمێ دوعای دووهەم چی بوو فەرمووی داوام لێ کرد دوعام بۆ بکە من هەژارم دەوڵەمەند بم فەرمووی تۆ 4 دیرهەمی من داوە بەو هەژارە لە هەموو دیرهەمێکی لە بری هەموو دیرهەمێکی من 1000 دیرهەمت دەدەمێ 4000 دیرهەمت دەدەمێ بۆ ئەوی کە ئازاد بووی دەوڵەمەندیش بی فەرمووی ئەی دوعای سێم چی بوو فەرمووی داوام لێ کرد کە گەورەکەم کە جەناب تا بگەڕێتەوە بۆ لای خوا واز لە ئارەخۆری و بێ ئاگایی بێنی ئەفەرمێ خوایە بەشایەت بە وازم هێنا و تەوبەم کرد و گەڕامەوە ئیتر ناچمە سەر ئەو تاوانە فەرمووی ئەی دوعای چوارەم چی بوو فەرمووی داوام کرد لە شێخ کە خوا لە گەورەکەم و لە خۆشم خۆش بێ و لە ئەهلی ئەو کۆڕە و لە شێخیش فەرمووی بەخوا ئەو توانای من نییە ئەوەی لە توانای منا بوو کردم خوایە بەشایەت بە ئەوانەی لە توانای منایە جێبەجێ یەکەم ئەوەی کەی خۆتە خوایە گیان لە توانای منا نییە شەو خەو بەخواوە ئەبێنێ ئەو گەنجە جا خەو بینین بەخواوە هەردەنگێک ئەبیستی ئەفەرمێ خوای گەورە پێی ئەفەرمێ ئەی بەندەکەم تۆ ئەوانەی کە تۆ پێت کرا کردت ئەوانەی کەی بۆ من گێڕایەوە ئەوە بەشایەت بە لە تۆ خۆش بووم لە غوڵام و کۆیلەکەیشت خۆش بووم لە شێخ مەنسووریش خۆش بووم لەوەیشی لەو کۆڕایە خۆش بووم و لەو هەژاریش کە هەستایەوە داوای ئەو پارانەی کرد خۆش بووم خوای گەورە یارمەتیمان با بگەڕێنەوە بۆ لای خوا هەمیشە تۆبە بکەین و هەمیشەش دوعا بکەین دوعا زۆر گەورەیە چەکی باوەڕدارە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە تایبەتی دوعای مەزلوم خوا بەرزەکاتەوە بە سەر هەورەکانە فەرمێ سوێن بە شکۆ و سوێن بە دەسەڵات و گەورەیم سرت دەخەم با ماوەیەکیشی پێ بچێ جا لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیشا با بگەڕێینەوە با هەمیشە دوعا بکەین با پەیوەندی بەخواوە بکەین ئێمەی بچووک پەیوەندی بە خودای گەورەوە بکەین ئێمەی هەژار پەیوەندی بە خودای دەوڵەمەندەوە بکەین ئێمەی بێدەسەڵات پەیوەندی بە خوای بەدەسەڵاتەوە بکەین خوایە لە هەموو لایەکمان خۆشبی ڕەمەزانێکی پڕخێر و خۆشی بەرینە سەر لە هەموو لایەکمان خۆشبی هەموو چین و تۆژەکانمان پێشوازیەکی تەواو گەرم بکەین لە ڕەمەزان ڕەحمکەی بە کوردستان بە هەموو پارچەکانی بی لە یەک خوای گیان لەژێر سای پەیامی تۆ بە ئازادی بژین کوردستانی گەورەمان هەبێ وڵاتمان هەبێ و ڕەحمیش بکەی بە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو بەڵاو موسیبەتێ بە دوورمان کەی بۆ خاتری ناوە جوانەکانت ئامین ئامین والحمد لله رب العالمين صلى الله وسلم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه خوای گەورە پێنج شتی ئامادە کردو بۆ ئەو بەندانەی کەوا بەڕۆژوە بن ئەو موسڵمانانەی کە ئیماندارانەی کە بەڕۆژوە بن پێنج شتیان بۆ ئاماداکە یەکەم شتیان زۆر گرنگە ئازانمە فەرمێت لە یەکەم شەوی بەڕۆژووبوونە یەکەم شتیان بریتێ لەوەی کە لە یەکەم شەوی ڕۆژووگرتنە کە تۆ نیەتی ڕۆژۆ هێنێ و شەوە هەر ئەو شەوەی یەکەم شت خوای گەورە بە چاوی ڕەحمەت بۆ بەندەکانی ئەڕوانەیە کە بەڕۆژوە بن و خوای گەورە هەر کاتێ بە چاوی ڕەحمەت بۆ بەندەیەکی ڕوانی عەزابی نادات یعنی سزای نادات بۆیە ڕەمەزان زۆر گەورەیە چونکە ئەگەر ئەو شەوە بەر ئەو شەپۆلی مەرحەمەتی خوایە بکەویت و ئیستیعداد و ئامادەی ئەوەمان هەبێ کە خوا بە چاوی ڕەحمەت بۆ ئێمە بڕوانێ واتە پێشینەیەکمان هەبێ کە بکەوینە بەر ئەو شاشە جوانەی کە چاوی ڕەحمەتی خوای گەورەی تیا بەرەکەوێت و ئینسان بە چاوی ڕەحمەت سەیرەکرێت ئەوە تەعزیبمان نایە و سزامان نایە لە ڕۆژی قیامەتە دووهەمیان ئەوەیە کە خوای گەورە ئەمرەکا بە فریشتەکانی خۆی کە داوای لێ خۆشبوون بۆ ئەو بەندەیەم بکەن یعنی ئەمرێکی خوایی دەرەچێت بۆ فریشتەکانی خوا ئەی مەلائیکەکان داوای لێ خۆشبوون بۆ ئەو بەندەیەم بکەن ئەبێ ئەم حاڵەتە چی بێ ئەمە لێرە تێناگەین چۆن ئەم داوای لێ خۆش باشە خوا بۆ داوا لە مەلائیکەکان یەکات چه سڕێ لەما هەیە ئەبێ ئەم جۆری داواکردنە لای فریشتەکانی خوا چۆن بێ کە بۆ بەندەیەکە پاڕێنەوە ئەبێ ئەو نیدانە چۆن بێت بەعزێ شتی غیبیات هەیە ئازانم ئێمە تەنها لە نووسین و لە خوێندنەوە و لە شتەکانە ئەبێ وەکو ئەوەی کەوا هەیە بیخوێنینەوە ئەنا ناوەڕۆکی ئەو شتە ناتوانین نەقڵ بکەین زۆر جار تەنها ئەوەنەیە کە تۆ چکە حتا فەرمووی پێغەمبەر کە ئەفەرمێت لە بەهەشتا هەیە شتانێکی تایە کە ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر یعنی شتانێکی تایە کە نە چاو بینیوەتی نە گوێ بیستوەتی نە بە خەتەر و خەیاڵیش تایەت ئەی بۆ وەسفی بەهەشتەکرێ بەس بۆ ئەوەی نزیکی بکەینەوە فەرمودەکانی خوای گەورە و فەرمودەکانی پێغەمبەر نزیکی خاتەوە لەوەی کە تۆ چۆن ئیمانی پێبێنیت چۆن بیناسی یعنی نزیککردنەوە دروسە بێت ئەنا ئەو ڕەحمەت و ئەو داواکردنە شتێکی ترە
خاڵی سێهەم بریتێ لەوەی کە تەنانەت شتێکە ئینسان بێزارە کات لە ڕەمەزانە بریتێ لەوەی کە بۆنی دەمی ڕۆژوانە چکە لەبەرەوەی کەنان ناخوایە خود بۆنی خواردنێک لە دەمی بێت یاخود لە مەعیدەی بێت بەڵام خۆی گەورە ئەوەشی پێخۆشە یعنی ڕۆژوان هیچ شتێکی نییە لای خۆی گەورە قەیزەون بێت و هیچ شتێکی نییە لای خوا خۆشەویست نەبێت کەواتە ئینسان کە بە ڕۆژوە بێ یەک پارچە نورانی و جوان و لای خوا خۆشەویست و مەحبوبە بێت پلەی مەحبوبیت زۆر قورسە پلەیەکی زۆر قورسە چونکە ئینسان ئەتوانێت شتێک بکە کە خوا پێی خۆشە یا بڵێ من شتێکەکەم کە خوام خۆشەوێت بەڵام قورسە بتوانی خۆشەویستی خوا بۆ خۆ بەدەستبێنی هەر کەسێ توانی وای لێ بێت خوای گەورە ئەو فەزڵەی لەگەڵا نوان کە خوا خۆشی ویست کەواتە یەکەمیشی دەسەکەوێت کە بریتێ لەوەی کە ئەمیش خوای خۆش بێت بەڵام یەکەمیان دووهەمیانی تیان نییە ئەگەر خوا تۆی خۆش نەوێت خاڵێکی تریان یاخود یەکێکتر لەو خاڵانە بریتێ لەوەی کە خوای گەورە ئەمرەکە بە بەهەشت ئەی بەهەشت خۆت بڕازێنەرەوە بۆ بەندەکانم ئەوانەی کە بە ڕۆژوون و یەن بۆ بەهەشت یعنی نزیک بوونەوە لە بەهەشت نزیک بوونەوەی لە ڕۆژوو نزیک بوونەوەی لەو داواکاریانەی کە لەناو ڕۆژووە هەیە لەو واجبە گەورەی کە پێوترە ڕۆژوو ئازانم چکە ڕۆژوی ڕەمەزان تۆ نزیکەی 16 تا 17 ساعات تایە بە ڕۆژوە بی هیچ عیبادەتێک نییە ئەوەنە بخایەنێ لە شەو ڕۆژەکە حتا حەج بەو گەورەی خۆی ئازانم 3 ڕۆژە خایەنێ 3 ڕۆژەکەش هەموو ڕۆژەکان نییە یعنی هەموو ساعاتەکانی تۆ لە حەجانیت نوێژ لە چەند کاتێکی دیاریکراوەیەکی 10 دقە 5 دقە 7 دقە 8 دقە ئەخایەنێت زەکات بەخشینەکەی کەمە خایەنێ بەڵام ڕۆژوو مودەیەکی زۆرە خایەنێت تۆ یەک مانگ نزیکەی نیوەی مانگەکە زیاتر تۆ زمانە پاراستۆ چاوت پاراستۆ دڵێ پاراست هەموو شتێکت دەمە بە زیکری خوایە یعنی ئەچیتە ریزی مەلایکەکانی خوای گەورە پلەیەکی زۆر زۆر گەورە و بڵندە دەسەکەوێت لە ڕۆژوە لەبەرەوە ئەم مانگە مانگی نزیک بوونەوەی لە خوای گەورە و مانگی ئەوەیە کە بڕاستی لە خوا زۆر زۆر نزیک بین و محبەتی خوای گەورە دەست خۆمان بخەیت بە هەمان شێوە خاڵێکی تریان بریتێ لەوەی کە لە ئەخیر شەوی مانگی ڕەمەزانە هەمتر جارێکتر خوای گەورە بە چاوی ڕەحمەت بۆ بەندەکانی ڕوانێ هەروەکو چۆن لە یەکەم شەوە بە چاوی ڕەحمەت بۆ یانڕوین لە ئەخیر شەویشا بە چاوی ڕەحمەت و سۆز و بەزەی و مەغفیرەت و لێخۆشبوون بۆیان ئەڕوانێ لە کاتێکا کە دەشەوی ئەخیر دەشەوی کۆتایی ڕەمەزان بریتێ لە ئەو دەشەوەی کە گردنەکان لە ئاگری دۆزەخ دەرباز دەبن و ڕزگاریانە بێت لەبەرەوە خۆشەویستانم زۆر پێویستە بەڕاستی ئێمە ئەم مانگە و ئەم فرسەتە گەورەیە لە دەستی خۆمان دەرنەکەین و ئەم مانگە مانگی مەغفیرەت و لێخۆشبوونی خوای گەورەیە بیپارێزین تا خوای گەورە بمان پارێزێ لە مانگە مبارەکەیە و عەفومان کا هەر بۆیە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا ڕەسوڵ الله ئایا ئەوە شەوی لەیلەتل قەدرە فەرمووی نەخێر بەڵکو ئەو شەوانەیە کە چۆن کرێکارێک کە چۆن لە ئەخیری کارەکەیە کرێکەی وەرەگری لە سەری مانگا تۆ معاشەکەت وەرەگری بە هەمان شێوە ئەو عەبدەش لە ئەخیر شەوە لە ئەخیر سەعاتەکانی ئەو شەوەیە کرێکەی خۆی گەورە پێدات کە ئەویش ڕزگاربوونێتی لە ئاگر و گردنی ئازا ئەکات و عەفویەکا و مەغفیرەت بەرامبەر بە بەندەکەی نوێنێت خۆی گەورە بمان خەتە بەر لێشاوی مەرحەمەتی خۆی و ئینشاءڵڵا ئەم مانگە ئێمە لەم سەرەتایە بۆیە ئەم باسانە ئەکەین ئازانم تا زیاتر چاومان لەم مانگە بێت و بتوانین لەم مانگەیە ڕەزامەندی خۆی گەورە ئینشاءڵڵا بەدەست بێنین پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێ پێش ڕەمەزان واتە ڕۆژێ پێش هاتنی ڕەمەزان فەرمووی ئەی خەڵکینە ئەظەلەکم شەهڕ عەظیم کەریم مبارەک وا سێبەری مانگێک هاتە سەرتان سێبەر ئازانم سێبەر زۆر پڕە لە ڕوفاهیەت و لە خۆشی و لە ئاودانی و لە فێنکی مانگێکی چۆن گەورە زۆر گەورە زۆر فراوان کەریم زۆر بەخشندە زۆرت پێ ئەبەخشرێت تۆش زۆر ببەخشە چکە ئەوەی تۆ ئەی بەخشی زۆر زۆر کەمە لە چاو ئەو بەخشینە هێچکار فراوانی کە خوای بەخشێ بەسەر تۆیە بەخشینەکان هەر ڕزقی خواردن نییە جۆرەها ڕزقی تایە
جۆرە هاشتی تایە مبارەک مانگێکە زۆر زۆر پیرۆز و مبارەکە ئەمانە هەموویمان دەستەکەوێت سێبەرەکەی یە بەسەرمانە مانگێک کە شەوێکی تایە لە 1000 شەو خێری زیاترە کە شەوی لەیلەتە قەدرە مانگێک کە خوا ڕۆژەکانی ئەو مانگە ڕۆژەکانی کردووە بە فەرز وە شەوەکانیشی کردووە بە تەتەوع و سنەت کەوا تۆ شەو نوێژ و تەراویح و عیبادەتی تیا ئەنجام بیت مانگێکە هەر کەسێ بە خەسڵەت و بە کردارێکی خێرتیایە هەوڵی خۆی با و خۆی ماندوو بکات وەکو ئەوە وایە کە لە دەرەوەی ئەم مانگەیە فەرزێکی جێبەجێ کردبێ ینی تۆ سنەتێ لە مانگەیە جێبەجێ بکەیت خێرێک بکەی لەم مانگەیە وەکو وایە فەرزێکە لە غەیری مانگی ڕەمەزانە جێبەجێ کە فەرز طبعاً خێری زیاترە لە سنەت و هەروەها ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەر کەسێ لەم مانگەیە فەرزێ جێبەجێ بکە وەکو ئەوە وایەکەوە 7 فەرزی لە غەیری ڕەمەزانە جێبەجێ کردبێت ینی تۆ نوێژی نیۆڕۆکی وە بزانە 7 نوێژی فەرزت کردووە 7 نیۆڕۆت ئەنجام داوە لەبەرەوە فەرزەکانیش ئەبن بە 7 تایە و زیاتریش ئەبن بەپێی ئەو ئیستیعداد و ئیخلاسی کە ئەو ئینسانە هەیەتی لەو مانگە پیرۆزەیە و ئەفەرمێ مانگێکە مانگی سەبرە ئازیزانم مانگی سەبرە و ئەجر و پاداشتی سەبریش پاداشتەکەی بریتە لە بەهەشت و ڕەزامەندی خوای گەورە مانگی سەبرە کەواتە سەبر هەر کاتێک کە عمرت بوو بە عمری سەبر بەوەی کە نەخۆش کەوتی وەکو ئەو نەخۆشە موسڵمانەی کە چوینە خزمەتی کە 12 ساڵە ئازەرم شەلەل و جەڵدەلی یاوە قسەیەکی زۆر جوانی کرد بۆی بیرم نەچێ پێتان بڵێم باسی سەبر باسی خۆگرتن باسی ئارامگرتن فەرمووی 12 دانە ساڵە من ئەم جەڵدە و نەخۆشیە لی یاوم تا ئێستا نەموتووە خوایە شیفام بۆ بنێرە نەوەک ئەو دەستکەوتە معنەوی و ئەجر و پاداشتە گەورانی لەم نەخۆشیە دەستم کەوتووە چاک بمەوە دەستم نەکەوێت خوایە خۆت ئەزانی چی بۆ من باشە باش بمەوە چاک بمەوە یاخود چاک نەبمەوە کامیان بۆ دین و ئیمانەکەم باشە ئەوە تۆ خۆتەی زانی 12 ساڵ دوعای شیفای نەکرد بێت لەبەرەوە مانگی سەبرە مانگی فێربوونی ئەم جۆرە سەبرانەیە کە چۆن بتوانین ئیسفادە لە سەبرەکانمان بکەین چۆن بتوانین بۆ قیامەتمان بیکەینە بەرهەمێکی گەورە لەبەرەوە خۆشەویستان پیامبەر فەرمێت ئەم مانگە مانگی سەبرە و ئەجر و پاداشتی سەبریش بەهەشتە ڕەزامەندی خۆی گەورە و بەهەشتە و مانگی دڵنەواییکردنە دڵنەوایی خەڵک کە باخوای گەورەش لە ڕۆژی قیامەتە بەزەیی پیاتا بێتەوە با لە ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت ڕزگارە بێ و مانگێکە ڕزقی ئیماندار بە ئاشکراتیایە زیادە بێت ڕزقەکانمان زیادە بێ وەکوتمان ڕزق هەر سەیری پارە و سەروەت و خواردن و شتانە نەکەین ئەنوە ئۆشکار ڕزقتیایە زیادە ئازانم ڕزقی صحەت ڕزقی ئیمان ڕزقی تێگەیشتن ڕزقی تەفەقوهی دڵ تێگەیشتنی دڵ و ئیماندار چۆن لە ئیمانەکەی تێبگا ڕزقی ئەوەی کە لە دنیا تێبکەی ڕزقی ئەوەی لە قیامەت تێبگەی ڕزقی ئەوەی کە چۆن موسڵمانانە ئینسان ژیانی بەرێتە سەر و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت مانگێکە هەر کەسێ لە ماڵەکەی توا ڕۆژوی شکان یان تۆ خواردنێ بر بۆ کۆمەڵەیە خەڵک تایە ڕۆژویان شکان ئیسە لە وڵاتی ئێمەیە چەند ماڵ هەیە چەند خانوو هەیە چەند داخلی هەیە کە تەلەبە لە وەختی ئیمتیحانات هەیە ئێستا وەختی ئیمتیحانیانە تۆ چەند خێرە بچیت ئەو خواردنە بکەی بۆ ئەو تەلەبانە و بڵێ بە ئەمانە ڕۆژەکەیان بشکێن 7 تەلەبە 10 تەلەبە 15 تەلەبە 15 قوتابی زانکۆیە مەعهەدە یاخود دواناوەندیە کە تۆ ڕۆژەکەیان شکان پێغەمبەر ئەم مژدە خۆشایە بێت یا کەسێکی فەقیر لە ماڵەکە یا کەسێکی خۆشەویستی خۆت ڕەفیقێکە کە ڕۆژوو لە ماڵی تۆ بشکێنێ ئەفەرمێ یەکسەر ئەو ڕۆژوشکانە بێ بە مەغفیرەت و لێخۆشبوونی گوناهەکانت چەند جار ئینسان لە مانگی ڕەمەزانە گوناهەکانی خوا لێخۆشە بێت چەندین جار ئەگەر دەستکەوتەکان کۆ بکەیتەوە ئەفەرمێ ئەو گوناهەکانی خۆشە بێ وەکو وایە کەوا گردنێکی لە ئاگر ڕزگا و ئەبێتە هۆی ڕزگاربوونی گردنی لە ئاگری دۆزەخ ئەگردنی خۆی ئەبێتە هۆی ڕزگاربوونی گردنیش لە ئاگری دۆزەخ ئەمە دوو و هەروەها ئەفەرمێت ئەجری ڕۆژوانەکەیش دەسەکەوێت ئەو کەسی کە ڕۆژەکەی لە ماڵی توی ئاشکاندووە تۆ خواردنەکەت بۆ بردووە بۆ ئەو شوێنە ئەجری ئەویشی دەسەکەوێت بەبێ ئەوەی ئەجری خۆی کەم کات یعنی ئەو چەند تۆ چەندەکە دەسەکەوێت لە ڕۆژێکی خۆت ئەوەی ئەویشی دەسەکەوێت بێ ئەوەی هی ئەو کەم بکات و هەروەها ئەفەرمێت مانگێکە ئەوڵەکەی ڕەحمەتە دە ڕۆژ یەکەم پێوترێ ڕەحمەتدا ئەبارێ ناوەڕاستەکەی مەغفیرەت و لێخۆشبوونە و کۆتاییەکەیشی ئازادبوونی گردنە لە ئاگری دۆزەخ ئینشاءالله
و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فرمودێک ترا فەرمێ هەر کاتێک ڕەمەزان هاتە پێشەوە دەرگای ڕەمەزان کرایەوە دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە و دەرگاکانی دۆزەخ داخرێن و شەیطانەکان ئەوانەی کە یانەوێ ئینسان لە خشتە بەرن دەست و قاچیان پەیوەند دەکرێت و ئەبەسرێنەوە کەواتە فرسەتەکان زۆر گەورەی ئازانم ئێمە ینی شەیطانەکان لەلامان قووەتیان نامێنێت نەفس ئەو قووەتەی نامێنێت هەر بە ڕۆژوو نەفس خۆی یەتە خوارەوە توانای نامێنێ هێزی نامێنێ معنەویاتێکی گەورە بۆ دڵ و ڕۆحی ماداردا ئەبەزێ فرسەتە هەر لەم سەرەتای مانگەیە پێش هەموو شتێت تەوبە بکەن پێش هەموو شتێ دوعا و مناجاتتان زۆر بێ لە خزمەت خوایە چونکە ئەگەر دوعا و پاڕانەوەمان لە خزمەت پەروەردگاران نەبێت ناتوانین لێ نزیک بینەوە دوعا و پاڕانەوە و مناجات و هەر کێشەیەکمان هەبوو بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانی ئێمە یا موسڵمانانەداکەوە هەر پێویستیەکتان هەبوو تەنانەت ئەگەر خوێی چێشتیشتان ویست لە بازار ئەگەر مشکلێکی زۆر بەسیتیشتان هەبوو نوێژی ئیستیخارە بکەن نوێژی حاجە بکەن سەڵات الحاجە بکەن پێویستیەکانتان بەخوای گەورە بڵێن دوعا بکەن مناجات بکەن بپاڕێنەوە لە خزمەتیا چونکە کە نزیک بوویتەوە لێی کۆمەڵێ شتێ پێ ئەڵێ کە خەڵکی ئاسایی نایزانن هەموو کەسی ئەو عیلمە فێر نابێ لەبەرەوە ئازانم بە زۆر نزیک بین لەخواوە خۆی گەورە دەرگای مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ بکاتەوە مەرحەمەت و فیوزاتی ئەم مانگە کە چۆن بۆ دۆست و ئەولیاکانی بۆ ئێمەش بێ ئینشاءالله. خۆشەویستان لێرەدا بەرەو پایانی بەرنامەی ئەم جارەی شیرین چاڕۆ ئینشاءالله کە ئەم بەرنامەیەمان تایبەت کرد بە دوعا و تەوبەکردن و گەڕانەوە بەلای خوا و هەروەها سەرەتایەکی باش دەستپێکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان هیوادارم ئینشاءالله ئەم سەرەتای خێر بێت دوعای خێرمان بۆ بکەن ئێمەش دوعای خێر بۆ ئێوە ئاکەین دوعا بکەین کە خوا فێری دوعامان بکە فێری مناجاتمان بکە فێری نزیکبوونەوە لە خۆیمان بکە ئەم مانگە مانگی فرسەتە ئازانم چونکە شتانێکی زۆر گەورەی تایە ئینشاءالله هیوادارم لە بەرنامەکانی شیرین چاوە لە بەرنامەی دوعا و پاڕانەوەکان لە کەناڵی ئاسمانی پەیام ئینشاءالله خۆی گەورە بیکات فەتح و کرانەوەیکی دڵ بۆ منیش و بۆ ئێوەی ئاز و خۆشەویستی دروست بکات و ئینشاءالله ئەم دوعا و پاڕانەوانەوە هەروەها ئەم بەرنامانە ببێتە هۆی ئەوەی کە ڕەحمەت و بەرەکاتی خوا ببارێ بەسەرمانە و لە خێروبێری ئەم مانگە گەورە بێبەش نەبین خوا ئیخلاسمان پێ ببەخشێ و دامەزراومان بکە و ئیمانمان سەلامت بکە عەفومان کە و لە منیش و لە ئێوەش و لەسەر جەم خۆشەویستان و لەسەر جەم کارمەندان و هەموو کامێرەمان و سەرجەم دەرهێنەرەکانی کەناڵی ئاسمانی پەیام خۆش بێت و ئینشاءالله هیوادارم هەموو لایەکمان سەرکەوت و سەرفرازی دنیا و ئاخرەت بین و شتی باش پێشکەش بێ و بەڕێز و خۆشویست بکەین و کاتەکانتان بەفیڕۆ نەدەین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لك.